بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئازادکردنی عێراقەوە. 22 ساڵ لەمەوبەر ئەمریکیەکان هاتن و عێراقیان ڕزگار کرد، ناوێن نا پرۆسەی ئازادی عێراق. کورد لەمەدا پشتیوانیان بوو و ڕۆڵی گرنگیشی هەبوو لە پرۆسەی ئازادی عێراقدا. تا ئێستا ژێمە هەر بە پرۆسەی ئازادی عێراقی ناو دەبین، بەڵام بەشێک لە عێراقیەکان پێیانوانیە ماو عێراقیەکاوان خەون و هیوایان لەسەر هەڵچنی بوو. گفتوگۆ لەبارەی عێراقی ئێستەوە دەکەین و عێراق لە ئایندەدا بەکوێ دەگات، بەتایبەت لەو ڕۆژەی کە ناوچەکە پێدا تێدەپەڕێت. عێراق دەتوانێت هەروە بە بێلایەنی خۆی ڕابگرێت. گفتوگویان پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکاوە محەممەد شۆڤەکاری سیاسی. کاکاوە سڵاو لێبێ. سپاس بۆ تۆ. کاکاوە بەسەرەتا لەو دەست پێ بکەم چیت هەیە بۆ ئەم یادە؟ زۆر سپاس وڵایی لە ڕاستیدا ئەم یادێکی گرنگە لە ڕووخانی ڕژێمی سەدام لە ساڵی 2023 گۆڕانکارێکی گەورە بوو کە هەم کۆتایی بە ڕژێمێکی دەسەڵاتدار و دیکتاتۆر هێنا ڕژێمی بەعس لە هەمان کاتدا کاریگەری هەبوو بەسەر تەواوی ناوچەکە و دواتریش طبعا سەدام حوسێن با بڵێن ڕژێمەکەی یەکەم ڕژێمی دیکتاتۆری بوو کە ئەم ناوچەی هەموو تەنی بوو ڕوخێنرا. دواتر لە 2011 کە لە نێو دووکەوانە دەرناوی لێنرا بە هاری عەرەبی کۆمەڵێک لەو دەسەڵاتە دیکتاتۆرانی تری هاوشێوەی ڕژێمی بەعس لە ناوچەکە ڕووخان. بەڵام یعنی لە ڕاستیدا ئێمە وەکو با بڵێن هەم عێراقی و وەکو کورد بە تایبەتی ومێدەی زۆرمان بەوە بوو کە دوای ڕووخانی سەدام عێراقێک کە وەکو ناوی لێنرا عێراقی نوێ بەفعلی هەرتەنها وەکو ناو نەبووە، وەکو ناوەڕۆکیش نوێ بووە بەو مانایی کە ببێتە دەوڵەتی هاوڵاتی حکمی ڕەشید بەرپا ببێت لە عێراق و دامەزراوەی بەهێز دیموکراسیەت عەدالەتی کۆمەڵایەتی ئەمانە بەرپا ببێت لە عێراق. بەڵام لە ڕاستیدا زۆر هۆکار هەبوون، زۆر فاکتەر هەبوون، فاکتەری مێژووی سیاسی، سایکۆلۆژی، کۆمەڵایەتی، ئابووری، هەموو ئەوانەوە جگە لەو ملانیانەی لە ناوچەکە هەن ویان کردووە تا ئێستاشی لەگەڵ بێ عێراق نەتوانێت ببێتە ئەوەی کە هەمومان دەمان خواست. ئەوەی کە ڕوویدا لە 9 چواری 2023 تەنها ڕووخان و کۆتایی هاتنی ڕژێمێکی دیکتاتۆری بوو. دوای ئەوە نەتواندرا دیموکراسی سەرپێ بخرێت لە عێراق و ئەوەی کە ناوی لێنرا پرۆسەی ئازادی بە معنای وشە کە قوڵ بێتەوە لە نێو کۆمەلگای عێراقی و لە ناوچەکە با بڵێن لە چوارچێوەی عێراقدا ئەمانە دروست نەبوون وەکۆی ئومێدمان دەخواست. باشە تێکەوە هەندێک دەڵێن سەدامێکی دیکتاتۆر ڕۆی و بەڵام دوای عێراق دایان دیکتاتۆری تری بۆ دروست بوو. بۆچی؟ ینی لە کاتێکدا ئەمانە بۆ خۆیان زۆریان سەرکردەی ئۆپۆزیسیۆن بوون و ئەمانە بەدەست ڕژێمی بەعسەوە ژیانێکی پڕ لە ستەم و زوڵمیان بینیوە، بۆ خۆیان جارێکی دیکە دێنەوە دەبنە بەشێک لە ئەو پرۆسەی زوڵمەکە ئەوەی کە دەبینین لە سەرزاری عێراقیەکانەوە. ئەمە با بڵێن ئەو چیرۆکەی ئەنیمەل فارمی جۆرج ئۆرویل، ینی ئەوەی کە با بڵێن مەزرای ئاژەڵان بەناوبانگە، زۆر جوان تعبیر لە ئەو شۆڕش و شۆڕژێرانە دەکە کە گۆڕانکاری لە وڵاتەکان دێتەکایەوە. ئەوانەی کە سەرکردایەتی شۆڕش دەکەن دواتر خۆیان دەبنەوە بە دیکتاتۆر بەسەر گەلانی خۆیاندا لەبەرەوەی لە ڕێگای خوێن و ئەوانەوە هاتوون و بەبێ ئەوەی عەقڵەتێکی حکمڕانی ڕەشید و دیموکراسیانە و دووربینانە و استراتیژیانەی هەبێ و بتوانن دەوڵەتی هاونیشتیمانی دروستکەن. بۆیە دەبینین لە ڕاستیدا ئەوان دەتوانین بڵێن تا حەدێکی زۆر هاتنە سەر حازری، یعنی ئەوەی کە ئێستا لە دوای ڕووخانی سەدام هاتن بەبێ ئەوەی کە با بڵێن کۆمەڵی دروشمیان هەبوو، بەڵام بەبێ ئەوەی کە مێنتالیتی و عەقڵەتی ئەویان هەبێ کە چۆن ببنە حکمڕانێک کە عێراقێکی تازە بە معنای کەلیمە دروست بکەن. جگەل لەوە ئەوان خۆیان هێندەی بەرژەوەندی شخصی و گروپ و پێکاتەکانی خۆیان بەلاوە گرنگ بوو، بەرژەوەندی نیشتیمانیان بەلاوە گرنگ نەبووە. ئەمە طبعاً بێگومان هەرێمی کوردستانیش دەگرێتەوە ئەو عەقڵەتی دەسەڵاتداری کە لە هەرێمی کوردستانیش هەبووە، هێندەی بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی بنەماڵەیی و بەرژەوەندی کەسەکانی ناو دەسەڵات و دەسەڵاتداران زاڵ بووە، هێندە بەرژەوەندی نیشتیمان و نەتەوە زاڵ نەبووە. لەبەرەوە وا دەبینین دۆخی عێراق بەو شێوەیە. یەک نقطەی تر هەیە کە زۆر گرنگە،
ئێمە ئەو پرسیارە ئەزەلی و جەوهەری کە هەمیشە دەکرێت بۆ لە ڕۆژهەڵات دیموکراسی سەرکەوتوو نابێ ئەمە یەکێکە لە پرسیارەی کە بەردەوام دەکرێتەوە لە عێراقیش بە هەمان شێوە و لە ناوچەکەش جۆش تەڕابیشی قسەیەکی گرنگی هەیە دەڵێ سەرکەوتنی دیموکراسی هێندەی پەیوەندی بە سندوقەکانی کە لەسەرەوە هەیە هێندە پەیوەندی بە سندوقەکانی هەڵبژاردنەوە نییە یعنی بەو معنایی کە ئێمە بۆ بنیادنانی دیموکراسی پێویستمان بە بوونی عقڵەتی دیموکراسی هەیە بوونێک هەیە کە با بڵێن دیموکراسی لەناو عقڵ و مێشک و خەیاڵدانی ئینسانی ئەو کۆمەلگایە جێگەی بوو بێتەوە و قوڵ بوو بێتەوە و بتوانرێت کە لە ڕاستیدا دیموکراسی تەنها ئەوە نیە هەڵبژاردن بکرێت ئێستا لە عێراق هەڵبژاردن نەک لە کاتی خۆیدا هەندێک جار پێشوەختیش دەکرێت بەڵام ئایا ئەمە بەمانەیە ئەوەیە دیموکراسی لە عێراقدا هەیە نەخێر دیموکراسی بە تەواوی نەسەسپاوە بۆ لەبەرەوەی دیموکراسی ئەمە تەنها لایەنە ڕواڵەتەکەی دیموکراسیەکە هەڵبژاردن دەکرێت خۆشتان دەزانن لەگەڵ هەڵبژاردن چەندین پرۆسەی تەزویری گوزی دەکرێت و بۆ بەرژەوەندی کۆمەڵێک گروپ و هێز و لایەن بەڵام ئەوەی کە پەیوەندی بە دیموکراسی و سەرکەوتنی دیموکراسیەوە هەیە ئەوەیە کە تۆ چۆن بتوانانی مؤسسات بەهێز بکەی مەسەلەن میدیا وەکو دەسەڵاتی چوارەم با بڵێن کۆمەلگای مەدەنی بەهێز بکەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و یعنی عەدالەتی کۆمەڵایەتی مافی ژن مافی هەموو ئەوانەی چین و توێژەکان عەدالەتێکی کۆمەڵایەتی بەرپا بکەیت و ئەوانە زۆر بنەما هەن کەوا دەکەن ئینجا دەتوانین بڵێن دیموکراسی کە ئەسڵان دیموکراسی ئێستاشی لەگەڵوی لە خۆرئاوا هەمیشە دەڵێن دیموکراسی پێویستی بە خۆنوێکردنەوە هەیە یعنی ئەوان لە دیموکراسیەکەی خۆشیان هەمیشە ناڕازین ئەوانەی کە با بڵێن سەرقافڵەی دیموکراسیەتن وەکو بەریتانیا کە خاوەنی کۆنترین پەرلەمانەیان نازانم وڵاتەکانی تری ئەوروپا بە هەر حاڵ مەبەستمەوەیە لەم ناوچەیەوە لە عێراقی وەکو بەشێک لەم ناوچەیە ئەم پرۆسەیە و ئەم مەسەلەی دیموکراسی سەری نەگرت بۆیە ئێستا دەبینین ئەوەندەی ئینتیماعاتەکە پێکهاتەیەکان و ئینتیماعاتە حزبەکان زاڵن و شخصەکان بەرژەوەندی خۆیان دەخەنە پێش بەرژەوەندی نیشتیمانەوە هێندە عقلەتێکی نیشتیمانیانەی دوورمەودای استراتیژی بوونی نییە باشە کاکەوە بەس لە پرۆسی هەڵبژاردنکردن بڕۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە کە 11 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە بچێ ئەنی ئەم هەڵبژاردنە خێرانە وەکو تۆوت هێندێک جار نەک لە وادی خۆی بگرە هەڵبژاردننی پێشوەختی ژەنجامەدرێ ئەمەژە بۆ کرد و تێمە گوزارش نییە لەوەی کە ئێمە وڵاتێکی دیموکراسی بین بەڵام پێ دوایە هەڵبژاردنە جیاواز دەبێت لەوانی تر هەرچەندە زۆر جار هاوڵاتی دەڵێ سیاسیەکان هەمیشە دێن دەڵێن ئەم هەڵبژاردنە چارەنووسسازە و جیاوازە و گۆڕانکاریەکە و هەر وەکوانی دیکەش بە خۆی کاتێ دەتوانین بڵێن هەڵبژاردننی داهات و جیاواز دەبێت کە گۆڕانکاری لە سیستمی حکومڕانی کرابێ گۆڕانکاری لە عقلەتی حکومڕانی کرابێ بەڵام خۆتان دەبینن یعنی هەمیشە وەکو با بڵێن کۆمەڵێک کارکتەرن کە بەردەوام دێنەوە سەرساحەکە ئەمیان چەند کورسیە کەمتر ئەویان زیاتر بەڵام هەمیشە ئەمانە خۆیان بەرهەم دێنەوە ینی هەم لە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 کە یەکەم هەڵبژاردن کرا هەتا ئێستا کۆمەڵێک دەموچاو و کۆمەڵێک بنەماڵە و کۆمەڵێک سەرکردایەتی هەندێک لە حەزبەکان هەمیشە خۆیان بەرهەم دێنەوە لە هەمان کاتیشدا لە عێراقیش بە هەمان شێوە لە 2023ەوە هەر ئەم گروپ و کەسانن لەبەرەوە هیچ ناتوانین بڵێن هەڵبژاردنێکی زۆر جیاواز دەبێت ڕەنگە هەندێشتی وردەکاری لە هەندێ بۆ نمونە ئێستا لێدوانێکی مقتەدا سەدر هەیە کە بازەوە دەکە کە ئێمە بەشداری ناکەین بایکۆتی دەکەین ئەمە خۆتان دەزانن لە هەڵبژاردننی پێش و بەشداری کرد یەکەم دەنجی هێنا 73 کورسی هێنا دواتر بایکۆتی پەرلەمانیشی کرد ئێستا لایەنە شەیعیەکان لە ناو خۆیاندایەتر لە ئێستاوە لە ئامادەکاریدان بۆ ئەوەی بتوانن لە هەڵبژاردن دەنجی زۆرینە بابینن بەڵام کێشەی ئەوەش هەیە لێرە لە عێراقدا ئەوەیە کە تۆ هەڵبژاردن کە دەکرێت هەڵبژاردن هەمیشە با بڵێن زۆرینەیەکی کۆنکرێتی و کەمینەیەکی کۆنکرێتی دروست دەکاتەوە ینی لە چەندین ساڵ لە 2023 تا ئێستا لە مەجلیسی وەتەنیەوە هەتا ئێستا بەردەوام ینی شیعە دەبێت زۆرینەیە و لە پەرلەمان هەر زۆرینە دەمێنێتەوە زۆرینەیەکی بەردەوام کورد و سوننە مەسەرەن کەمینەیەکی بەردەوامن ئەمە ناتوانیت تۆ با بڵێن پرۆسەیەکی نیشتیمانی لە ڕێگەی پەرلەمانەوە دروست بکەیت و لە حکوومەتەوە لە دامەزراوەکانەوە چونکە مرد نییە تۆ هەمیشە شیعە هەمووی بێکەوە لەسەر یەک یاسا
متفق بن و بەڕێی بکەن هەمویان دەنجی پێ بدەن کورد بە هەمان شێویان سنە بە هەمان شێ بۆ نابێ ینی جاری وا هەیە شتێک لە بەرژەوەندی کۆمەڵێ ینی با بڵێن بەشێکی زۆری چین و توێژەکانی عێراقا بەشێکی شیعە و بەشێکی سنە و بەشێکی کورد بێکەوە ببن بە زۆرینەیەک و ئەوانتر ببن بە کەمینەیەکی تر ینی بەستمە ئەم زۆرینە و کەمینە کۆنکرێتێت تێک نەشێندرێ ینی ئەمەش دەبێت بێگومان پێویستی بە پرۆسەیەکی و دووربینانەی نیشتیمانی هەیە ئەو کاتە دەتوانین هەندێک ئاماژەی گۆڕانکاری بۆ نمونە لە ئێستاەوە دەوترێ هەست پێ دەکرێت بۆ نەگەڕانەوەی مستەفا کازمی گەڕاوەتەوە و خۆی دەڵێ ویستمە پشوویەک بەم و چاودێری دۆخەکە بکەم لە دوورەوە ئیتر ئێستا کاتی کارکردنە مە پەیامە بۆی کە ئەوێ بێتەوە نێو پرۆسەی سیاسی و دەشزانین هاتنەوەکەی وە چۆنە وە چۆن کێ پشتیوانی دەکا چونکە دەزانین کۆمەڵێک داوای یاسایی لەسەر بوو داواکانیان بۆ لا بردووە باسی مقتەدا سەدرە کرد مقتەدا سەدر یەکێکە لەو سیاسیانەی ئەلبەت جەنابیش دەزانی کە ینی بڕیارەکانی وەو قەرارانەی دەیدا مستەقر نییە ینی هەر دوایەوەی کە لە پرۆسی سیاسی دوورکەوتەوە داوای لە با بڵێن شوێن کەوتوەکانی کێروتی بچن پرۆسی بایۆمەتری نوێ بکەنەوە ئێستا وتێتی بەشداری ناکەین ینی هیچ دوور نییە یەک دوو مانگ بەر لە هەڵبژاردن بڵێ بەشداری دەکەین ئەنی هەندێک گۆڕانکاری نێودوڵەتی لە ناوچەکە ژویان داوە و ناوچەی نێودوڵەتی مانە کاریگەریان لەسەر عێراق نابێ بێگومان عێراق لە هەموو وڵاتەکانی تری ناوچەکە زیاتر کاریگەری ململانیەکانی ناوچەیی و نێودوڵەتی بەسەرەوەیە هەر گۆڕانکارێک بێتە پێشەوە ئێستاشی لەگەڵ بێ لە ڕاستیدا ئەو دۆخێکی ئێستا کە ململانەیە کە ئێستا لە مەرحلەیەکی تردا لە نێوان ئەمریکا و ئێران دوای ئەوەی گۆڕانکاریش لە سووریا ڕوویدا و دەستی ئێران لەوێ کورت کرایەوە و ئێستا دەسەڵاتێکی سونەگەرا لەوێ حاکمە ئەمانە هەمووی بێگومان کاریگەریان دەبێ ینی یەکێک لەو شتانەی قەلەقیەک هەیە کە ڕەنگە نەتوانێت هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێت ئەگەر دۆخەکە بەو شێوە بتەقێتەوە کە ڕەنگە ئەگەر نەگەن بە ڕێککەوتن لە بینی ئێران و ئەمریکا دۆخەکە بتەقێتەوە بە پلەی سەرەکی تەسیری لەسەر دۆخی عێراق دەبێ بێگومان تۆ ڕاچیە کاکاوەکو شۆڤەکارێکی سیاسی من دوایە دۆخەکە بێگومان ئەو ئیدارەی ئێستای ترامپ ئەو سیاسەتی با بڵێن استراتیژی ئەو پەڕی فشار لەگەڵ ئێران بەکاردێنێ و بێگومان ئەوەی کە داوای کردووە ئەو نامەیە بۆ ئایەتوڵڵا خامنەئی ناردووە ئەوەی کە لە دەخوێندرێتەوە کە دەڵێ کۆمەڵی مەرزمان هەیە ئەمانە جێبەجێ دەکەن باشە جێبەجێ ناکەن بەهێز بەرەنگارتان دەبینەوە و ئێمە دامەزراوە ئەتۆمیەکانتان تێک دەشێنین لە ڕاستیدا ئەمە لە ڕێککەوتنەکەش هەر من بۆ خۆم هەر دامەزراوە ئەتۆمیەکانیتیان نییە بەڵێ من بۆ خۆم خوێندنەوەی خۆمە ئێران ئەمە شەڕیمان و نەمانە بۆ ئێران زۆر قورسە ینی بەڕاستی بتوانێت قەرارێکی سرە ڕۆیانە بدا ئێران بێگومان سیاست دەکات دووربینانە سەیری مەسەلەکان دەکە خۆتان دەبینن ینی لە دوای ئەوەی ئەو دۆخی کە لە سووریا ڕوویدا و ئەوەی کە با بڵێن لە غەزە و لە باشووری لوبنان ئەوانە ینی هەمووی بێکەوە هینەکانی ئێران دەست و پەنجە با بڵێن نینۆ کرا ئێران لە ناوچەکە ئێران خۆتان دەبینن نەرمی دەنوێنێ ینی هەتا هەندێک داوای هەیە لە هێز و گروپەکانی ناوێن لە خۆیان ناوە مقاومە لە عێراق ئێستا کە هیچ جوڵەیەک و کاریگەریەکی با بڵێن هینێکی چالاکیی ئەو تویان نەماوە ئەمانە بێگومان ئێران کاریگەری ئێرانە بەسەریانەوە بۆ ئەوەی ئەمریکا و ئیسرائیل نەوروژێنرێ و بتوانێت کە مەسەلەکە بگاتە سەر بەرژەوەندەکانی خۆی سەر سنوورەکانی خۆی بێگومان ئەو دەستبەرداری هەموو گروپەکان دەبێ و بەرژەوەندێنێتەوەی با بڵێن نیشتمانەکانی خۆی و با بڵێن ئەوەی ئەمن و ئاسایشی نەتەوەی خۆی لە بەرچاو دەگرێ لە مەسەلەی ململانەکەی لەگەڵ ئەمریکا پێم وایە هەنگاوی زۆر باش دەچێتە پێشەوە و تووشی شەڕ نەبێ باشە پێ دوایە دەستبەرداری بەرەم با بڵێن گەیشتن بە چەکی ئەتۆمە بێ چونکە یعنی ڕێکەوتنەکە وایە ئەوەی کە شەمە دانیشتن و دۆناڵد ترامپ وتی ڕاستەوخۆ لەگەڵ ئێران گفتوگۆ دەکەین وتە بێژی حکوومەتی ئێرانیش وتی گفتوگۆ دەکەین بە زەمان دەڵێن ڕاستەوخۆ نییە ئینی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ گفتوگۆ دەکەن شەمە گفتوگۆکانیان دەست پێکا بە گفتوگۆ بێ یان بە شەڕ بێ بە شەڕەوە دەزانین ینی چەکی ئەتۆمیەکانی لە ناوچێ بەڵام بە گفتوگۆش ئیسرائیل دەڵێ ینی لە گفتوگۆکانە یەکێک لە خاڵەکان ئەوە ئەبێ کە چەکە ئەتۆمیەکانی بێت لە ناو ببرێ خۆی تا ئێستا چەکی ئەتۆمی نییە ینی ئەوەی کە بەنیازە بەرەمی ئەتۆمی هەیە دامەزراوەکانی ئەڵێ لە ناویە بین
دامەزراوی ئەتۆمی هەیە ئێران و چەکی ئەتۆمی نییەوە بە پێی ئەوەی کە خۆی ڕایگەاندووە دەڵێ ئێمە بۆ ئەومان نییە چەکی ئەتۆمیمان هەبێ ئێمە بۆ ئەوەمانە کە لە بابەتە بابن لە بابە سلمەکە با بڵێن وزەی ئەتۆمی بەکاربێنین بەڵام بێگومان ئەو هەم ئەمریکا هەم ئیسرائیل هەم وڵاتانی تری خۆرئاوە بەگومانن لەوەی کە ئێران ئەو مەبەستە سلمیە هەبێ ئاشتی خوازانەیە هەبێ لەبەرەوە ڕێگە نادەن بگاتە ئەو قۆناغی با بڵێن هەنگاوە زانستەکانی ئەوەی کە بگاتە ئەوەی کە بتوانێت چەکی ئەتۆم دروستکە ڕێگەلەوە دەگرن. بەڵام ئێران بێگومان من پێم وایە دەستبەرداری ئەوە دەبێت لە کۆتاییدا بۆ ئەوەی تووشی شەڕ نەبێت چونکە دەستبەرداربوون لە پرۆسەی با بڵێن دروستکردنی وزەی ئەتۆمی باشترە بۆ ئێران لەوەی کە هەموو بنەمای ئەوەی کە چەند ساڵە دروستی کردووە هی وزە ئەتۆمیەکە لە ناو ببرێ و ڕەنگە لەوەش زیاتر هەنگاوکە با بڵێن پەلامارەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران کاریگەری لەسەر هەبێ هەم لەلایەکەوە هەموو ئەوانەی هاوپەیمانەکانی ناوچەکە با بڵێن زۆربیان لاواز کراون یان نەماون و خۆشی ئێران تەحملی ئەوە ناکات لە ڕاستیدا دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا و بە پشتیوانی ئیسرائیل و بێگومان زۆر لە وڵاتانی خۆرئاوە ڕەنگە پشتیوانیان بن ئەو کاتە ئێران لەوە تەحملی ئەوە ناکە لەبەرەوە پێم وایە دەوێت هەوڵ دەدا پێش لەوە بگرێکە ململانەکە بگاتە ئەو دۆخە. باشە کاکە ئەمڕۆ بەڕێز مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە مەراسیمیکردنەوەی یان دەستپێکی پێشنگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر و تارێکی پێشکەش کرد دەڵێ ڕووداوی زۆر گەورە لە ناوچەکە ڕوویاندا و ڕووداوی گەورەش ڕوو دەدەن پێت وایە ئەم ڕووداوە گەورانە چییە ڕوو دەدەن شەڕێکی گەورە ڕوودەدا سەوری خۆم ئەمە زانیاریە بەوەی کە ئەو لە مەطبەخی سیاسیەوە ئاگادارەی ناوچەکە یان من بۆ خۆم پێم وایە خوێندنەوەیە وەکو هەر یەکێک لە ئێمە ئێستا خوێندنەوەمان بۆی هەیە یەکێک لە ئەگەرە بەهێزەکانەوەیە کە ئەم شەڕە با بڵێن ئەمریکا و ئیسرائیل پەلاماری ئێران بدەن کە وەکو باسم کرد تەسیری زۆری لەسەر عێراق و لەسەر ناوچەکە بە بێگومان هەرێمی کوردستانیش دەبێت. ئەمە جگەلەوە ئەوەی کە پێشتر لە سووریا ڕوویدا یعنی خەریکە تر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوی سەر لە نوێدا دەڕێژرێتەوە و ململانەی هێزەکان هاوسەنجی هێزەکان هەمووی گۆڕانکاری بەسەردادێ. هەر لە وڵاتە و لە لای خۆیەوە هەوڵی ئەوە دەدات ئێستان هیچێک لەو شتانەی کە با بڵێن هەنگاوانی کە لەلایەن تورکیاوە نراوە بۆ ئەوەی کە ناوی با بڵێن پێمان دەگوت پرۆسی ئاشتی کە بەڵام بەداخەوە حکوومەتی ئەردۆگان ناوی لێ ناوە تورکیایەکی بێتیرۆر و نامەکەی عەبدوڵڵا لە دوانێگە ئەردۆغان دەمانێت پرۆسی ئاشتی سەر بگرێت و ئاشتی لە وڵات بەدیبێت داوا لە پەکەکە دەکەم خۆی هەڵبوەشێنێتەوە ئەمە ئێستانی لێ دوای ئێستەیە و سبینێ وەفدی دەم پارتی و ئاکەپە پێکەوە کۆبنەوە بەڵێ بڕیارە لەگەڵ ئەردۆگان کۆبنەوە بە حساب لە دوای ئەوە ئیتر هەنگاوی کردداری لە پەرلەمانەوە لە چارچەوەی کاری سیاسی تورکیاوە دەست پێ دەکرێت بە هەر حاڵ مەبەستم وایە ئەم هەر وڵاتەوە ئیتر تورکیا لەو ڕوانگەیەوە کە دەیەوێتن لەگەڵ گۆڕانکاری ناوچەکە ئیتر خۆی بەهێز بکات و ئەو مشکلە با بڵێن چەندین ساڵەی کە هەبووە هی پەکەکە کۆتایی پێبێنێ کە پرسی کووردە لە ڕاستیدا ئێمە وەکو کورد وەکو چۆن لە گۆڕانکاریەکانی پێشووی ناوچەکە کە نەمانتوانیوە خۆمان ئامادە بکەین بە باشی و یەک ڕیزی بپارێزین دامەزراوەکان بەهێز بکەین ببینە یاریکەرێکی باش و ئەکتیڤ و کاریگەر لە سەر گۆڕانکاریەکانی ناوچەکە وەکو چۆن ئێمە ڕۆڵمان بینی لە ساڵی 2023 کە ڕۆڵێکی گرنگ بوو لە ڕاستیدا کورد بەهۆی کۆمەڵی فاکتەرەوە هەم لەبەرەوەی ناوچەیەکی ڕزگارکراوی هەبوو 12 ساڵ پێش ڕوخانی سەدام جگەلەوە هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکا وڵاتانی خۆرئاوا هەیبوو لەگەڵ ئۆپۆزیسیۆنی عێراقی بە تایبەتیش لەگەڵ شیعەکان هاوپەیمانی قوربانیەکان هەبوو لە بینی هەردوولا کە ئێمە دوو قوربانی سەرەکی ڕژێمی دیکتاتۆری سەدام بووین ئەو کاتە ئێمە دۆخی هەرێمی کوردستان باش بوو تا حدێکی باشێک ڕیزی با بڵێن بەرنمەیەکی بێکەوەی و نیشتیمانی و هاوبەش هەبوو بەڵام لە دوای ئەوە بەرە هێندەی تر دێکترازانەکان زیاتر بوون وە جیاوازیەکان قوڵ بوونەوە وە زۆنەکان زیاتر با بڵێن لە یەکتر دوورکەوتنەوە ئینجا دامەزراوەکان هێزی پێشمەرگە یەک نەخرا گۆڕانکاریانش هیچمان دەست ناکەوێت من بۆ خۆم پێم وایە کورد ئەگەر باسی کورد بکەین ڕەنگە کوردی خۆرئاوە زۆر ئێستا مؤهلتر بێ لە ئێمە بۆ ئەوەی بتوانێت دۆخێکی باشتر بۆ خۆی بۆ کورد دروست بکات ئێمە لە دوای
4 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕۆ ساڵ بە ساڵ لە پاشەکشەدا بووین ئێمە ئێستا کەشی لەگەڵ بێ هێزێکی یەکگرتووی پێشمەرگەمان نییە بۆ لە پاشەکشە لەبەرەوەی عقلەتی حکومڕانی لە هەرێمی کوردستان عقلەتێک نییە لە خزمەتی نیشتیماندا بێ عقلەتێک نییە حەکیمانە و دووربینانە بێ هەمیشە هەڵەی گەورەی کردووە هەڵەی سیاسی کارەساتباری کردووە جگەلەوە بەرژەوەندیە حزبیەکان زاڵ بوون هیچ پلانێکی نیشتیمانی نەبووە دامەزراوەکان بەردەوام لاوازکراون گەندەڵی بەرفراوان بووە دەڵی 34 ساڵ ئێمە ساڵ بە ساڵ دەگەڕینە دووە بەڵام هەندێک لە چاودێرانی سیاسیە لەم بەرنامەی من میوان بوون لەگەڵمان دەڵێن ئێسلام و کار لە دەوڵەتی کوردیەوە نزیکترین وڵی تەمەنام دەکرد ئێستا دەوڵەتی کوردی لەبەر دەرگا بووایە بەڵام بەداخەوە وانە زۆر ناواقعە بم بوون ئەو قسێش دەکەم پێم وایە هەندێک بەشێک لەوانەیە کەم ناڵێم پارتی دیموکراتی کوردستان خاوەنی پرۆژە و بەرنامەی دەوڵەتی نەتەوەی کوردە لەبەرەوەی ئەسڵەن ئەوەی پارتی کردی لە ڕیفراندۆم ئەو زەربەی پارتی لە دەوڵەتی کوردی و دروستبوونی دەوڵەتی کوردیدا هیچ هێزێک بە درێژایی تاریخ لە دەوڵەتی کوردی نەداوە چکە وای کرد بۆ دەیان ساڵی تریش کورد نەتوانێت باسی دەوڵەتی کوردی بکە بەڵام بەشێک لەو چاودێر و شڕۆڤەکارانە لەگەڵ ڕێزن دەڵێم بەشێک من ئەوەی کرێ خوێنمەوە ئەوەیە ماستاوکردنە بۆ پارتی و بۆ بنەماڵی بارزانی بۆ ئەوی خۆیان نزیک بکەنەوە لیان و بڵێنەوانە زۆر نەتەوەین و دانوێت دەوڵەتی کوردی دروست بکرێ و هاوڕاو هاو تێڕوانینی ئێمە بەهەرحاڵ ئێمە تەمە نامان دەکرد و هەبوو ئەو دەرفەتە لە دوای 1990ەوە کە ڕاپەڕین کرام پێم وایە زۆر دەرفەتێکی گەورە بوو لە تاریخی کورد ئەوە نەبوو ینی مەسەرەن دەوڵەتی با بڵێن قازی محەممەد کە هیمەها دەوڵەتی کوردستان با بڵێن ئەو کاتە 11 مانگی خایاند دوای ڕوخێنرا بەهۆی ئەو منبلانیان لە دنیا لە ناوچەکە هەبوو بە هەر حاڵ ئێمە 34 ساڵان نان حەقێکی طبیعی خۆمانە من دەڵێم تەمەنام دەکردوا بووە بەڵام دەوڵەت بە دروشم وە بە تەمەنیات و ئومێد و هیوا دروست ناکرێت دەوڵەت بەکردەوە دروست دەکرێت لەسەر ئەرزی واقع ینی من نمونەی سەرۆکی با بڵێن دیکتاتۆرەکانی ناوچەکە عەرەبی بەتایبەتی دێمەوە ئەوان چەندین ساڵ لە دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیلەوە لە ساڵی 1940 بە بیانی ئەوەی کە فڕێدانە دەریای ئیسرائیل هاتنە سەر حکم وانە خەڵکی قەومین هەرچی خەڵکی وڵاتەکانی خۆیانە چەوساندیانەوە هەرچی دامەزراوەی دیموکراسی و نیشتیمانی هەیە لە وڵاتەکانیان تێکیان شکاندن بۆ ئەوەی زیاتر لە دەسەڵات بمێنەوە ئەم دروشمانەیان بەرز دەکردەوە ئیخۆ ئەوانەی کوردی ژوانەیە و دروشمانە بەرز دەکەنەوە بەستەنها کاری دروشم سازی دەکەن کاری کردەیی لە پێناوی ئەگەر ڕاست دەکەن لە پێناوی دەوڵەتی کوردی دەجەنگن فەرمو هێزی پێشمەرگەتان چەندین ساڵێک بخرد بە فەرمو پەرلەمان هەیبەتتان بۆ پەرلەمان بهێنا بە فەرمو دادگایەکی ناحزبی لە خزمەتی دادوەری دەڵێن ینی دەڵێنەوەی کە موچەمان نییە و موچەمان لە بەغدا دۆخی خەڵک خراپە و مانە پەیوەندی بە دەوڵەتەوە نییە مە با دەوڵەتەکە دروستکەین دوای ئەمانە چاکەکەین لە ناو خۆمانە ئەمە کار شتێکی زۆر سیر و عجیبە ینی چۆن یانی دەوڵەت دروست بکەیتە عەسای سەحریەوەی تر دوای ئەوە هەموو شتێک چاک دەبێت نەخێر تۆ ئەو شتانی کە لەبەردەستە تۆ لە کاتی نەبوونی دەوڵەتدا لە کاتی ئەوەی کە تۆ فرسەتی ئەوەت هەیە کە خۆ بەغدا ڕێگر نەبوو لەوەی هێزی پێشمەرگە ڕێک بخرێ بەغدا ڕێگر بووە لەوەی کە ئێمە یاسای بوو زەمان هەبێ لە پەرلەمانی کوردستان یا بەغدا ڕێگر بووە لە ڕێگەی ئەوەی کە ئێمە پەرلەمان بەهێز بکەین دادگا و دادوەری بەهێز بکەین و سەر بەخۆ بکەین یان جامیعات و زانکۆکانمان ڕێک بخەین و باش بکەین یان لە هەموو ئەو شتانێک کە هەیە ئێمە خۆمان سەبەب کار بووین ئەوانە دەوڵەت ئەوەندەی کە کاری بۆ دەکرێت ئیشی بۆ دەکرێت ڕناگەیەندرێ تۆ پێشەوەی دەوڵەت ڕابگەینی فرسەتێکت هەبووە لە 1990ەوە هەموو ئەو شتانت لەبەردەست بە دەتوانی بیکەی وەجگەلەوە دەوڵەتانی گەورەی وەکو ئەمریکا پشتیوان بووە چەندین ساڵە هاوکاری پێشمەرگە دەکا ڕاوێژکاری داناوە تایبەت دێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگەدا دەنیشن لەگەڵ پارتی وێچێتی هێزی 1970 دەنیشن کاکە ئەمە بکەن کاکە خەریکە لێمان دەپاڕێنەوە کاکە جان چیتە دوای مەخەن با هێزی پێشمەرگەیەک بخەینەوە ئێتۆ دوای 34 ساڵ نتوانین هێزێکی پێشمەرگەی تۆکمە دروست بکەیت چۆن دەتوانیت دەوڵەتی نەتەوە و دەوڵەتی نیشتیمان دروست بکەیت آخر ئەمەیە لەبەرەوە پێم وایە خەلەلەکە لە بیرکردنەوە عقلێتە ئەوەندەی لە خەیاڵی دروشم سازی و خەڵەتاندنن ئەوەندە بۆ ئەوە کار ناکەن کە دەوڵەت دروست بکەن خۆ دەوڵەت چییە کاکەوە ینی بۆ نمونە ئێستا لە باشووری کوردستان پەرلەمانمانێ حکوومەتمان هەیە یعنی حکومڕانیەکمانەیە بە هەموو هەڵەوپەڵەکانی شێوە لە شێوەی دەوڵەتێکە علاقاتی نێو دەوڵەتیمانەیە ینی وڵاتان وەکو دەوڵەت مامەڵەمان لەگەڵاکەن دەوڵەتێکی ڕانەگەیەنرا و هەڵبەتە ئێوە لە ڕۆژاوی کوردستان خۆشبەختانە لەوێژ ئێستا کیانێگەیە ینی
ئەگەرچی ئەوان هەر لە چوارچەوەی سووریا ئێمەش لە چوارچەوەی عێراقین بەڵام حکومڕانیەکی خۆسەریان هەیە خۆبەڕێوەبەریان هەیە لە باکووری کوردستان خەریکە شتێک بەدیدێ یعنی ئەمانە ناکرێت وەکو نمونەیەکی حکومڕانی و بەرەو دەوڵەت بوون بیان بینین ئێمە هەمان بوو ڕاستەکەی لە پێش ڕوخانی سەددام 12 ساڵ ئێمە سەددام نەی دەتوانی نزیکشمان بێتەوە ئەو ناوچەیە لە بەردەستی ئێمە بوو حکوومەت و پەرلەمان و دامەزراوەکانمان هەبوو دوای ڕوخانی سەددامیش ئیتر خۆمان بەشێکی ئەساسی بوون لە دروستکردنەوەی عێراق و دواتریش لە دەستوردا ئەم منتیقەیە با بڵێن هەرێمی کوردستان سەسپێنرا کە هەرێمێکی دەستوری فدرالیە هەموو ئەمانەمان هەبوو بەڵام بۆ ئەوەمان نەکرد ینی فعلا وەکو دەوڵەت بووین لە ناو دەوڵەت لە هەمان کاتدا پەیوەندی دەرەچەکانمان ینی بەدەر لە دەستور طبعا لە دەستور دەبایە و پەیوەندی دەرەچانە لە دەست بەغدا بێ پەیوەندی دەرەچەکان تەنانەت نەوت فرۆشتنی سەربەخۆ ئەوەی کە ناوێن لێ نایە و سیاسەتی سەربەخۆ فرۆشتنی نەوت و بەهۆی ئەوە کارەساتی گەوریان بەسەر ئابووری عێراق و هەبووری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هێنا و جگەلەوە ینی لەگەڵ وڵاتان و پەیوەندی خۆتان دەتان بینی سەرۆک وەزیرانی وڵاتان و سەرۆکی وڵاتان و وەزیرەکان دەهاتن پێشوازیان دەکرا بە تایبەتیش لە فترەی داعش کە پێیان وابوو ئیتر تەواو کورد دەتوانێت هەروەها بەردەوام بێ کاکە تۆ پێویستت بەوەی ناوماڵی خۆت ڕێخەیتەوە یەکڕیزیت هەبێ دامەزراوەکان بەهێز بکەی دژی گەندەڵی بوەستیتەوە دەستی حەزب لە حکومەت بکشێنیتەوە دوای ئەوەی کە گەورەترین زەربەی لێدا ئەم با بڵێن نینی ڕیفراندۆم بوو قەراری ڕیفراندۆم بوو کە هەموو حەزبەکان بەشدار بن تێدا ینی ئەوانەی کە ڕفراندوم بۆچی خراپ زۆر خراپ لەبەرەوەی تۆ ڕاستە حەقی ئەومان هەیە تەقریری مەسیر ینی چارەی خۆنووسین بەڵام تۆ وەکو سیاسیک تۆ قائیدیت ئەگەر خۆت بە قائید دەزانی پێویستە بزانی لە تەوقیتێکە ئەوە دەکەی کە تۆ لە تەوقیتێکی هەڵا ئەوەت کرد وەکەوەی کە کەسێک شمشێرێکی بەدەستەوەیە هەموو ئەوانەی دەوروبەری لێ دەترسێن کەی ئەم شمشێرە ڕادەوەشێنێ بەڵام کە ڕادوەشاند و لە هەدەفت نەدا ئەو ترسە نامێنێ خەڵک هەمووی دەڵێت تەواویتر کۆتایی هات کارتەکە دەسووتێ ئەوەی لە ڕیفراندۆمیش کرا ئەمە بوو ئەم کارتە لەلایەن ئەو کەسانەی کە قەراریان بەدەست بوو و لە پشتی پرۆژەکەەوە بوون کارتی دەوڵەتی کوردیان فرۆشت ینی سووتاند وەک چۆن کارتی سەربەخۆ فرۆشتنی نەوتیشیان سووتاند ئەوەی دەوڵەتیشیان سووتاند وایان کرد کە ئیتر هەموو دەوروبەر بە ئاگا بێتەوە بەبێ ئەوەی تۆ بە ئامانجەکەت بگەیت بەبێ ئەوەی کە زەمینەی ئەوە لە هەرێمی کوردستان جارێ پێش هەموو شتێک نەڕەخساب وەکو گوتم ئەوە کارەکان دیارن لە ناوچەکە نەڕەخساب و دەوڵەتانی وەکو ئەمریکا هاتن سەرخەت گوتیان بەستن هات تەزیریکەن ساڵێک ئێمە لەو ئەو کاتە پشتیوانتان دەبین هەم لە عێراق ئەگەر دەتانەوێت بۆ دەوڵەت دروستکردنیش ئەو کاتە پشتیوانتان دەبین ئەگەر عێراق نەهاتە پێش گوتیان ئێمە حساب بۆ هیچ کەسێک ناکەین هەر سواری سەری خۆیان بوون ئەوە نەتیجەکەی بوو کە وای کرد من پێم وایە و تەمەنام دەکردوانە بووە پێم وایە تا دەیان ساڵی تر کورد بۆی نییە باسی دەوڵەت دروستکردنی دەوڵەتی کوردی بکات گۆڕانکاری ئەوەی کە ئێستاش هەیە لە هەرێمی کوردستان ئەوە نییە مقەوماتە سیاسی و ئابووری و سەربازەکانی هەرێمی کوردستان بێهێشت بێتەوە ئەوەی هێشتێتەوە کۆمەڵی معادلەی ئیقلیمی و ناوچەکەیە هەر گۆڕانکارێک لەو هاوچێشە سیاسیانەی ناوچەکە دروست ببێ ڕەنگە هەرێمی کوردستان تووشی پاشەکشەی زیاتر ببێ و ڕەنگە کاریگەری دەوروبەری زیاتر بەسەرەوە بێ زۆر بەڕێز کاکە محەممەد شرۆڤەکاری سیاسی سپاس دەکەم سپاس بە بەشداریکردن لەگەڵ سەرچاو خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانم بەرنامی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ